بەڕێزان فەرموون. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، بە ناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە 6 ئاسایی خولی بەهارەی ساڵی سێم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان دەست پێەکەین. سەرەتا داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەین کە پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو بەرنامەی کاری ئەم کۆبوونەوەیەمان بۆ بخوێنێتەوە. فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بە پێی حکمی مادەی 5 برگەکانی یەکەم دووەم سەیەم لە مادەی 16 برگەی سەیەم لە مادەی 18 و برگەکانی یەکەم دووەم سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 و 48 52 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 6 ئاسایی خولی بەهارەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنەوە ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی 7 چواری 2021 بەم شێوەیە خوارەوە بێت. یەکەم، خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازە یاسای هاوردەکردنی فرۆشتنی بەرهەمە نەوتیەکان لە هەرێمی کوردستان بە پێی حکمی مادەکان 87 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. دووەم، خوێندنەوەی یەکەم بۆ ئەم پێشنیازە یاسا و بریارانەی خوارەوە بە پێی حکمی مادەکان 79 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. یەک، پێشنیازە یاسای ڕێخستنی ئامێرەکانی چاودێری لە هەرێمی کوردستان. دوو، پێشنیازە بریاری ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی لە هەرێمی کوردستان. سێیەم، خستنە ڕووی بیرۆکەی بەڕێز پەرلەمانتار مەم بورهان محەممەد پەیوەست بە حکومڕانی بیروکراسی بە پێی حکمی خاڵی دووەم برگەی یەکەم لە مادەی 49 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 5 ئاسایی بە پێی حکمی برگەی یەکەم مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 5 ئاسایی خولی بەهارەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنەوە ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی 31 سێی 2021 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم، دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. دووەم، خوێندنەوەی بەرنامەی کار پوختەی دانیشتن ناوی ئەندامان ئامادە نەبوو بە مۆڵەت و بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سەیەم، دەستپێکردنی برگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوارەم، خوێندنەوەی یەکەم بۆ ئەو پرۆژە یاساینەی خوارەوە. یەک، پرۆژە یاسای وەزارەتی کارەبا لە هەرێمی کوردستان. پرۆژە یاسا هەمواری دووەمی یاسای دەستەی دەستپاکی ژمارە 3 ساڵی 2011. پێنجەم، دەنگدان لەسەر پێشنیازە یاسای پاراستنی بەرهەمە خۆماڵیەکان لە هەرێمی کوردستان. شەشەم، بەردەوامبوون لەسەر خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازە یاسای پاراستنی تۆڕ و بنچینەکانی ئاو ئاوەڕۆ لە هەرێمی کوردستان. حوتەم، پێبەشکردنی ئەندام پەرلەمان کازم فاڕۆق نامێ لە دانیشتەکانی پەرلەمان وە کۆبنەوەی لێژنەکانی پەرلەمان بە دەنگی 73 ئەندامی پەرلەمان. هەشتەم، دواخستنی برگەی چوارەمی بەرنامەی کار بۆ دانیشتنی داهاتووی پەرلەمان. نۆیەم، کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان. زۆر سپاس. بەڵێ، زۆر سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەست بە جێبەجێکردنی. بەڵێ، کاک دیار. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 48 برگەی یەکەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پێشنیاز دەکەم برگەی کۆتایی بێتە برگەی یەکەم، برگەی سێم بێتە برگەی یەکەم، برگەی یەکەم چێتە برگەی سێم، برگەی دومی ژۆکو خۆی بمێنێتەوە بۆەوەی دواییش بە تەفاسیل بتوانین گفتوگۆ لەسەر خوێندنەوەی دومی پرۆژە یاساکە بکەین. سوپاس. بەڵێ، سپاس. کاک سیروان. بەناوی خوا بەڕێز سەرۆکی پەرلەمان، هەروەها منیش پێشنیاز دەکەم و پشتگیری لە داواکەی کاک دیاری یەکەم. زۆر سپاس. بەڵێ، سپاس. مامۆستا عومەر بەسەر چاو لەحزەیەک. بەڵێ، بەناوی خۆی بەخشندەی میرەبان، بەڕێز سەرۆکی پەرلەمان، سەبارەت بە کێشەی هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت و خێزانەکانیان لە کوردستان، ئێمە ژمارەیەک 34 ئەندام پەرلەمان پشتبەست بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان یاداشتێکمان بە ژمارە 20 لە 18/11/2020 پێشکەش بەوەی بەڕێز کرد. دوایی بەڕێستان لە 25/11/2020 داواتان لە ئێمە کرد راپۆرتێک لەسەر کێشەکان پێشکەشکەین. ئێمەش لە ژمارە 27 لە 30/11/2020 راپۆرتێکی تەفاسیل
لەسەر کێشەی منداڵان و هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت گیر و گرفتەکانیان و کێشەی خێزانەکانیان لە هەموو ڕوویەکەوە خسمانە ڕوو بەڕە چاوکردنی دۆخی ئێستای هەرێمی کوردستان ئێمە چاوەڕێی دانیشتێکی تایبەتی پەرلەمانی کوردستانەکەین لەسەر ئەو گرفتانە و نەک ئێمە 100,000 خێزان لە کوردستانە چاوەڕێی ئەو کۆبوونەوەیەکەن چاوەڕێی وەڵامی بەڕێستانی. بەڵێ زۆر سپاس ڕاستەکەی داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەم ئەو یاداشتەی بەڕێز مامۆستا عومەر ئاماژەی پێیەکە بیخاتەوە بەردەستی سەرۆکایەتی بۆ ئەوەی داوا لە وەزیری تایبەتمەند بکرێ و ئێمە هیچ مەناعەتمان نییە لەسەرەوەی ئەو دانیشتنە بکرێ. کاک دیاری پێشنیارێکی کرد هەر بە ڕێزێکی تر کاک دیاری و کاک سیروان هیچ کەسێکی تر هەیە پشتیوانی بکە؟ بەڵێ تەو بەڵێ کەواتە ئێمە ئاماژە بە مادەی 48 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داوا لە ئەندامە بەڕێزەکانی پەرلەمانی کوردستانەکەین هەر بەڕێزێک لەگەڵ ئەوەیە بەڵێ بڕگەی یەکەم بچێتە بڕگەی سێهەم و بڕگەی سێهەم بچێتە بڕگەی یەکەم با بفەرموێ دەست بەرزکاتەوە. بەڵێ زۆر سپاس کەواتە بڕگەی یەکەم بریتیە بێ لەوەی سپاس دەستاندانێن سپاس لەوەی بەڕێز کاکمەم ئەوەی دووەم بریتیە بێ لە خوێندنەوەی یەکەم بۆ پێشنیازە یاساکان ئەوەی سێهەم بریتیە بێ لە خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازە یاسای ئاماژە پێدراو. بەڵێ کاکمەم فەرمونون وەرتانەگرم دوای تەوابوونی بڕگەی یەکەم وەرتانەگرم بێگومان وەرتانەگرم با کاکمەم بڕگەی یەکەم پێشکەشکە لەبەردەستە کاکمەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی بەڕێزی پەرلەمان سپاس بۆ ئەو ئاڵوگۆڕەکە پێشوەختە بتوانانی قسە لەسەر ئەم بیرۆکەی پێشکەشی جەنابتانی بکەم. من لە ماوەی و دەقەیە کە بۆم دانراوە هەوڵەیەم زۆر بە خێرایی ئەو بیرۆکەی کە پەیوەندی بە حکومڕانی بیرۆکراسیەوەی پێشکەشی جەنابتانی بکەم و ئامانجەکاشی لەناو لە دەستپێکی بیرۆکەکەیان ڕوونم کردوێتەوە. ئەندامانی بەڕێز حکومڕانی بیرۆکراسیان ئیدارەدانی بیرۆکراسیانە لە حکومڕانیدا یەکێکە لەو پرسانەی زۆرترین جار بەرگوێی هاونیشتیمانیانەکەون و ئەشێ بەلای زۆر کەسەوە نامۆ بێت. یان تەنانەت کارکتەرەکانی نێو حکومڕانی و پەرلەمانیش بەرچاویان ڕوون نەبێت لە خستنە ڕووی ئەم بیرۆکەیەدا تەنها لەسەر لایەنەکانی دەسەڵاتی هەرێمی و زۆربوونی ڕۆتین لە حکومڕانی ستونی داوەستاوە و ڕۆ نەچوومەتەوە نێو دیوەکانی دیکەی ئەم سیستەمەی حکومڕانیە و لەم سۆنگەیەوە باسم لە حکومڕانی هەرێمی کوردستان کردووە کە مەبەستم لە هەردوو لایانی کەمکردنەوەی ڕۆتینە و دروستکردنی دەسەڵاتێکی ئاسۆیە لە حکومڕانیدا. ئەمە زۆر بە خێرایی پێتان بڵێم ئەمە یەکێکە لەو توێژینەوانەی کە لەو کتێبانی کە حەفدە توێژینە و باسی لەخۆ گرتووە لەسەر حکومڕانی بیرۆکراسی و دوو کتێبی ماکس فێبەر و سەرچاوەیەکی تریشم بەکارهێناوە بۆی بتوانن چوارچێوەیەکی زانستی بخەمە ڕوو بۆ جەنابتان. بەشی یەکەم چوارچێوەی تیۆریە خەمە ڕوو. مێژووی بیرۆکراسی بزانین چییە؟ مێژووی سەرهەڵدانی بیرۆکراسیە گەڕێتەوە بۆ شارستانیەتە کۆنەکانی دۆڵی ڕافیدەین و فیرعەونەکانی میسر کە خەسڵەتی ئەم دەوڵەتانە بریتی بووە لە دەستێوەردان لە کاروبارە ئابووریەکان و ڕێخستنی تۆڕەکانی ئاو و ئاوەڕۆ جۆگا ئاودێریەکان کە ئەم کارش پێویستی بە دەوڵەتێکی ناوەندی و نەشونەماکردنی بیرۆکراسی و هێواش بەڕۆیچوونی مامەڵە کارگێڕیەکان هەبووە. ناوەڕۆکی بیرۆکراسی لە دەوڵەت و سیستمدا بۆ نووسینەکانی فەیلسوفی یۆنانی ئەفلااتون نەگەڕێتەوە بە تایبەتی لە کتێبی شاری یۆتۆپیدا کە دادوەری ئامانجی یەکەمی شاری یۆتۆبیە و ئەرکی دەوڵەتە کۆڵەکەکانی ئەم دادپەروەریە بچەسپێنێت. بەڵام بە تەواوەتی زاراوی بیرۆکراسی لە سەدەی هەژدەیەمی زاینیدا لە سایی گەشانە و سەردەمی ڕۆشنگەری ئەوروپیدا سەری هەڵداوە. فەیلسوفی ئەڵمانی جۆرج هێگڵ لە پێشەنگی ئەو فەیلسوف و تیۆریسەنە بیرۆکراسیانە بوو کە لە چوارچێوەی باسی دەوڵەتدا ئاماژەی بۆم دەستەواژەیە کردووە. وەک چۆن پێی وابووە بیرۆکراسی وەک ئەو پردەوایە کە بنار بە لووتکەکەیەوە دەبەستێتەوە. کارل مارکسیش سەرەتا و بیرۆکەی هیگڵی بەلاوە پەسەند بوو کە بیرۆکراسیەکان خزمەتی هەموو خەڵکی دەکەن و نوێنەرایەتی بەرژەوەندی گشتی دەکەن. بەڵام دواتر گەیشتەوە بڕوایی لە سیستمی بیرۆکراسیدا بەرژەوەندی فەرمانڕەواکان جێگای بەرژەوەندی دەوڵەت و کۆمەلگا دەگرێتەوە.
دواتر کۆمەڵاسی ئەڵمانی ماکس ڤێبەر یەکێکە لە دیارترینی و زانانی کە ناوی کێنراوە بە بیرۆکراسیەوە زانای بەناوبانگی فەڕەنسی میشە کرۆزێ گەشەکردنی بیرۆکراسی و لاوازبوونی ئازادی تاکە کەسی پێکەوە گرێدراوە ئەندرێ پیتەر پێی وا بۆ بیرۆکراسی داردێکی کۆن و کۆمەلگا مرۆیەکان لە باوشتی ئایندا لەدایک دەبن و لە باوشی بیرۆکراسیدا دەمرن ئێرە شوێنی ڕوونکردنەوەی کۆی ئەو چەمک و بابەتە ڕوانینە فەلسەفیانە نییە و ئەمەوێ ڕۆسمە ناو تەواوی وردەکاری ئەوەی کە پەیوەنددارە بە بیرۆکراسی زۆر بەپوختی لە ڕووی چەمکەوە بیرۆکراسی لە هەردوو وشەی بیرۆی لاتینی بەمانەی دیوانیان نووسینگە هەروە وشەی کراسی یۆنانی بەمانای هێز واتە دەسەڵات یان حکومڕانی نووسینگە حکومڕانی دیوان دەگرێتەوە بیرۆکراسی شێوازێکی کارکردن و حکومڕانیە و زیاتر لە دەوڵەتە نادیموکراسیەکاندا پەیڕەو دەکرێت تایبەتمەندی ئەم شێوازە بریتیە لە باڵادەستبوونی دیوانگەرایی و دەسەڵاتی ئۆفیسەکان و گرنگیدان بەلایانی ڕواڵەتی کاروبارەکان دوورکەوتنەوە لەلایەنە جەوهریەکانی کارکردن و دابڕان لەگەل و فەرامۆشکردنی پێداویستیەکانیان کە تێیدا چینی فەرمانڕەوا لەسەرەوە دەوڵەت و بەشی خوارەوەی کۆمەلگایە هەندێک جارم حکومڕانیە ناکارا دەبێت یان خەرجیەکی زۆری دەبێت بۆ نمونە بیرۆکراسی دەبێتەوەی هەزاران کەس پێکەوە هاوشان یەکتری کار بکەن بۆ ڕاپەڕادنی چەند ئەرکێکی دیاریکرا و لە چوارچێوەی زنجیربەندیەکی هەرەمیدا واتە دەسەڵاتەکە دەسەڵاتێکی هەرەمیە لەسەرەوە بۆ خوارەوە ئەو هەزاران کەسەکەونە قاعیدەی هەرەمەکەوە لە حکومڕایدا دەستەواشەی بیرۆی فەڕەنسی بۆ یەکەم جار لە سەدی هەژدەیەمدا لە فەڕەنسا دەرکەوت کە بەر لە ڕجستانی شۆڕشی فەڕەنسی بوو بەڵام وردە لە سەدەی نۆزدەیەمدا ئەم شێوازە لە حکومڕانیکردن لە ژمارەی زۆری وڵاتانی ئەوروپادا و لە لای لیبراڵەکان وەک جۆرێکی بێزرا و لە حکومڕانی تەماشاکرا کە پیان وابوو شێوازێکی توندوتیژیانەی بەرپرسانی حکوومەتە لە بەڕێوەبردنی وڵاتە ئەچینە سەر شتێکی کەیە کە ناوی خەسڵەتەکانی بیرۆکراسیە یەکەم خەسڵەتی بیرۆکراسی سنترالیە ناوەندێتیە لە حکومڕانیدا زنجیرەیەک سەرکردایەتیکردنی بەهێزی یەک لە دوایەک بەخۆ دەبینە کە فەرمانبەرێکی کارکرد پێگەیەکی لەو زنجیرە پۆلێنکراوەدا دەبێت و بەشێکی دەسەڵات لە لورکەی هەرەمەکەەوە بۆ بنکەکەی شۆڕ دەکرێتەوە خەسڵەتی دووەمیان پسپۆڕیە لە ناو سیستمی بیرۆکراسیدا هەر کەسێک ئەرکێکی دیاریکراوێ بێ تەنها ئەو ئەرکە ڕادەپەڕێنرێت کە بە تەواوی لە ئەرکەکەیە قاڵە بێتەوە لە ناو سیستمی بیرۆکراسیدا لە دابشکردنی کاردا خاڵێکی تری ناو خەسڵەتەکانیەتی ئەرکەکان بە شێوەی جیاجیا دابشەکە کەسانی جیا ئەرکی جیاواز بۆ جێبەجەکردنی شێوازێکی تەواوەتی لە ئەستۆ دەکرن دێمە سەر بەشێکی تریان ئاڕاستەیەکی تریان کە ئاڕاستی چوارەمە خراپیەکانی بیرۆکراسی کۆمەڵێ باشی هەیە بەڵام من لێرە تەرکیزم لەسەر خراپیەکانی بۆ بتوانین سوودی لێ وەرگرین ئەگەر ڕەنگی دابێتەوە ئەوەی کە لە حکومڕانی ئێمەدا سوود بەخش بێن ئەم جۆرەی حکومڕانی هەندێ باشیە بەڵام ئێمە تەنها لایەنی خراپیەکانیان وەرگرتووەویش لە چەم لەم چه خاڵادا کورتیان دەکەینەوە یەکەم پەیکەرە کارژێڕەکەی چەندین چینی جیاجا بەخۆ دەبینێت کە لە گەورە بەرپرسەکەەوە دەست پێ دەکات تا دەکاتە بەرپرسانی جێبەجێکار و بنکەی هەرەمەکە و پرۆسی بڕیاردان بە چەند قۆناغێکدا تێپەڕ دەبێت لە ناو سیستمی بیرۆکراسیدا دوو یاسا و ڕێنمایەکان نەرمیان تێدا نییە بە ئاسانی بیرروڕای جیاواز هەزم ناکەن بە جۆرێ پابەتبوونی توند بە ڕێسا و ڕێنماییەکانەوە ڕۆحی دەستپێشخەری و داهێنان نەکوژێت و ئەمەش پاڵنەر دەبێت بۆ خۆ دزینەوە لە بەرپرسیارەتی شکستەکان سێم پابەندکردنی فەرمانبەران بە ڕێنمایی و ڕێساکانەوە بێ ئەوەی بزانێت ئامانجەکە چییە لە پشتیەم پابەندبوونەوە کە دەبێتە خودی ئامانجەکە لە برێوی ببێتە هۆکارێک بۆ ئامانج ئەبێتە جێبەجێکردنی ڕاستپاردەکە و ڕێنماییەکان دەبنە ئامانج وەک لەوەی کە بێ هۆکارێک بۆ گەیشتن بە ئامانجەکان کە بەرژەوەندی گشتی بێ ئەولەویەت بێ چوار تەرکیزە خاتە سەر میکانیزمی جێبەجێکردنی کارەکان وەک چۆن لیستەکانی ڕێخستن و ڕێنماییەکانی تایبەت بە ڕێخستنی کار دەبنە خاڵی لە پێشنەوە ئەمەش لەسەر حسابی پێداویستیەکانی هەست و سۆزی کەسی و تاکەکان دەبێت فەرمانبەر هەستێکی وای دەبێت کە زۆر ئاسانە دەستبەرداری ببن بە تایبەتی ئەگەر کاروبارەکانی ڕۆتینی بنەوەستە نەدەنە فەرمانبەرەکان کە کارەکەیان بەهایەیە خاڵی شەشەمیان لە خراپیەکانی لەم مۆدێلی حکومڕانیدا ڕێسا و ڕێنمایی و بڕیارەکان لە چوارچێوەی نووسراودا بن و ئەمەش دەبێتە هۆی لە دەستدانی کاتێکی زۆر و پارەی زۆر و ڕوبەری زۆر لە نووسینگەکاندا بەشی دووەمەوە لای ئەوە چوارچێوە تیۆریەکەی بوو لە بەشی دووەمە ئەمە قسە لەسەر کەم حکومڕانی لە هەرێمی کوردستان پەیوەندی بە بیرۆکراسیەوە کە چۆنە لەم چەند خاڵەیە کورتیەکەمەوە پلەبەندێکی زۆری کارجێڕیمان هەیە لە حکومڕانی ئێمە پلەبەندێکی زۆری کارجێڕیمان هەیە کە ئەمەش خۆی لە قۆناغەیەک لە دوایەکەکانی شۆڕکردنەوەی بەشێکی دەسەڵاتەکان نابینێتەوە دووەم لە بیرۆکراسیدا ڕەچاوی پسپۆڕی دەکرێت لە حکومڕانی هەرێمی کوردستاندا وەک پێویست ئەم پسپۆڕیە بەهێند وەرنەگیراوە و شارەزاکان ڕۆڵی سنترالیان پێ نەبینیوە مرکزینی شارزاکان کە ڕۆحی حکومڕانی بن لە نێو لوتکەی هەرەمەکەیە بە تایبەتی زۆر جا لە بنکەی هەرەمەکەدان سەر ڕایەوەی ڕێنمایی و ڕاستپاردە و دەسەڵاتەکان لەسەرەوە بخوارەوە شۆڕ دەکرێنەوە
سێم لە حکومڕانی بیرۆکراسیدا کار و ئەرکەکان دابش دەکرێن بەڵام دابشکردنی کاروەرکان لە حکومڕانی کوردستاندا زیاتر پاڵپشت بووە بە بەشبەشێنەی حیزبی و هەندێکجار نەتەوەیی و تائیفی و ئاینی کە بە زیان بۆ حکومڕانی شکاوەتەوە. چوارەم ئەو چینە جیاجیانەی لە حکومڕانی بیرۆکراسیدا هەن لە حکومڕانی ئەم هەرێمەشدا ڕەنگیان داوەتەوە کە زۆر جار چینەکانی خوارەوە ئاستی یاسایی و کارجێڕیان بەرزترە لە چینەکانی سەرەوە. پێنجەم سەرڕای ئەوەی لە یاسا و ڕێنمایەکانی نێو حکومڕانیدا وتمان ئاماجە بێتە ئامانجێت جێبەجێکردن یاسا و ڕێنمایەکان بەڵام لە هەرێمی کوردستان هەندێک جا تەنانەت ڕێنماییەکانیش پێشێلکراون لێرەیە ئاماژەم بە نمونەیە کردووە کە فەرمانی وەزاری ژمارە 4/1/37 ڕۆژی 24/9/2020 وەزارەتی ڕۆشنبیری لەوانە کە پێدانی ژمارە سپاردنە کە ناکۆکە ئەم ڕێنماییە لەگەڵ حکومەکانی یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2000 حوت کە ئەمە سانسۆری پێشوەختەیە لە ناو یاساکەیە ڕێگە بە سانسۆری پێشوەختە نادا. شەشەم وەک چۆن پابەندکردنی فەرمانبەران بە ڕێنمایی و ڕێساکانەوە لە بیرۆکراسیدا دەبێتەوەی کوشتنی ڕۆحی داهێنان و زیان گەیاندن بە ئامانجە گشتیەکان ئەم پابەندکردنی فەرمانبەران لە نێو حکومڕانی هەرێمدا ڕەنگی داوەتەوە کە ئەولەویەت بۆ جێبەجێکردنی ڕێنمایی و ڕاستباردەکانی حکوومەتە لەبری ئەوەی ڕاستباردە و ڕێنمایەکان بکرێنە ڕێگایەکی دروست بۆ بەدیێنانی ئامانجی گشتی. حوتەم بوونی زۆرترین فەرمانبەر و بڕیار و ئیمزای سەر نووسراوەکان لە حکومڕانی بیرۆکراسیدا خەرجی و کاتێکی زۆری دەوێت لە نێو حکومڕانیش نابەم شێوەیە هەندێک نووسراوەیە تا 20 ئیمزا ئەڕوات کە شۆر تاچێتە سەرەوەوە جۆرێک لە بیرۆکراسیەتی تایەوە ڕۆتینەوە کاتیش ئەکوشم. بەشی سێم کۆتاییە ئەنجام و ڕاستباردەکان زۆر بە کورتی هەریەکە چەند یەک دقیقە لە سەریانەوەسم ئەنجامەکان گەیشتومەتەم ئەنجامە هێشتا حکومڕانی لە هەرێمی کوردستاندا پاڵپشتە بە دەسەڵاتێکی ستونی لە بری ئەوەی دەسەڵاتێکی ئاسۆی بێ. هەڵبەتە مەسەلەی دەسەڵاتی ئاسۆیی لێرە جیاوازە لە مەسەلەی دابشکردنی هەرێمەکان و پارێزگاکان دەسەڵاتی ئاسۆیی خستای بەدمەندی خۆی ئێرە شوێنی بەتەواوی ڕووکردنەوە نیە بەڵام حکومڕانی حکومڕانێکی ستونیە وەکلەوەی ئاسۆیی بێ. دوو بوونی چینگە لە بەڕێوەبردندا و هەروە بوونی کەسانی شارەزاتر و پەراوێزخراو لە بنکەی هەرێمی حکومڕانیدا زیانی بە حکومڕانیمان گەیاندووە. سێ بە ئامانجکردنی جێبەجێکردنی و ڕێسا و ڕێنمایەکان لە لای فەرمانبەران دیوێکی دیکەی خەوشەکانی حکومڕانیمانە. سەرڕای پێشێلکردنی یاساکانی پەرلەمان لەنێوە بەشێکی و ڕێسا و ڕێنمایانەی دەسەڵاتی جێبەجێکردن دەری کردوون بۆ نمونە بڕیاری حکوومەتی هەرێم بە لێبڕینی موچەی فەرمانبەران بە ناوی خۆگونجاندنەوە کە پاڵپشت نییە بە هیچ دقێکی یاسایی پەرلەمانی کوردستان. دووەم و کۆتایی لە ناو بەشی سێمیدا ڕاستباردەکانی منە بۆ ئەندامانی بەڕێزی پەرلەمان بۆ ئەوەی کە بتوانین چی بکەین لە ناو حکومڕانیدا بە یەک دقیقە زۆر سپاس تەواو یەکەم بۆ کاڵکردنەوەی بیرۆکراسی لە حکومڕانیماندا ئەم ڕاستباردانە دەخەمە ڕوو. دابشکردنی دەسەڵاتی کارجێڕی لە نێو وەزارەت و پارێزگا و یەکە کارجێڕیەکاندا واتە دەسەڵات بە شێوەیەکی ئاسۆیی بێت. دوو بەهێند وەرگرتنی پێگەی ئەو فەرمانبەرانی لە بنکەی خوارەوەدان و هەڵگری ڕوانینی یاسایی و کارجێڕی دروستن ئەمەش لە ڕێی بەردەوام خوێنێکردنەوەی حکومڕانیمان دەبێت. سێ بە ئەلکترۆنیکردنی حکومڕانی. چوار جێبەجێکردنی یاساکانی پەرلەمان بەو شێوەی کەن و هەڵوەشانەوەی تەواوی ئەو بڕیار و فەرمان و ڕێنمانیان حکوومەت کە ناکۆکن لەگەڵ دەقە یاساکانی پەرلەمانی کوردستان. پێنج هەموارکردنەوەی ئەو یاسانی پەرلەمان کە بوونەتە هۆکار بۆ پەرەسەرنی بیرۆکراسی لە حکومڕانیماندا. شەش و کۆتایی دانانی کەسانی شیا و لە جێگەی شیا و کاڵکردنەوەی تارمایی حیزب بەسەر حکوومەت و پۆستەکانی حکومڕانیەوە و زۆر سپاسانەکەم. سپاس بۆ سەرۆکایەتیش. بەڵێ زۆر سپاس کاکمەم. بەسەر چاو وەرتانەگرم داوا لە بەڕێزان لە لیژنەی یاسایی یەکەم بێنە شوێنی خۆیان بۆ جێبەجێکردنی بڕگەی دووەمی بەرنامەی کار تا ئەو نقطە نیزامیانە بەشێک لەو نقطە نیزامیانە وەرەگری. بەڵێ بەسەر چاو بەڵێ فەرموون. بەڵێ دکتۆر سەباح. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە پێناوی خۆپارێزی و کۆنتڕۆلکردنی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا وەرگرتنی ڤاکسینی دژی ڤایرۆسی کۆرۆنا وەک بەشێکی گرنگی ڕێکارەکانی خۆپارێزی جیهانی ئەوڕۆدا ئەنرێت. ئێستا بڕێکی دیارکرا و لە ڤاکسین بەردەستە بە هەمەتی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان کە توانین بڕێکی لەو ڤاکسینە بەردەست بەس جێداخە هەتا ئێستا خەڵکێکی زۆر ناچن کە ئەو ڤاکسینە وەربگرن. ئەو ڤاکسینە بەڕاستی بە پێ ئەو ستانداردی بە پێ راپۆرتەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی و ڕێکخراوی خۆراک و دەرمانی ئەمریکی و ڕێکخراوی تەندروستی ئەوروپی قازانجی ئەکجار زۆرترە
لە زەرەری بەڵێ بێژە لەبەر ئەوە داوا لە هەموو ئەندامانی پەرلەمان و کارمەندانی پەرلەمان دەکەم کە ئیستیغلالی ئەو فرسەتە بکەن و خەڵکی خۆیان هان بدەن بۆ وەرگرتنی ئەو ڤاکسینە تاکو و ئینشەڵا دوور بیت لە هەموو کەسێک و پارێزراوە بن. سوودی ڤاکسینەکە زۆر زۆرترە لە مەترسیەکەی. زۆر بەڵێ زۆر سپاس. بەڵێ نقطەی نظامی نەبوو بەڵام گرنگ بوو. بەڵێ ڕوپاخان زۆر سپاس کاکتۆر. بەڕێسەرۆکی پەرلەمان بە گوێرەی مادە 57 ئەگەر لە دانیشتەکانی پەرلەمان هەر سەرپێچیەک لەلایەن ئەندامێکەوە کرا یاخود وشەی نەشیاوی بەرامبەر سەرۆکایەتی بەکارهێنا ئەوە بە 5 بڕگا ڕێکی خستووە بە هیچ یەک کام لەو بڕگانە ناکرێ پەرلەمانتار دکتۆر کازم بێبەش بکرێ لە سەرجەم دانیشتەکانی پەرلەمان تەنها ئەو دانیشتنەی کە ئەنجام دراوە و ئەو جاوشەی نەشیاو بەیان سەرپێچیەکە بێ بە کام بڕگا بە کام یاسا بێبەشکراوە لە سەرجەم دانیشتەکانی پەرلەمان زۆر سپاس. بەڵێ کاک سەرکۆ. بەڕێسەرۆکی پەرلەمان یەکەم داواکارم پەخشرابن یەک داواکاری بچووکی ئەوەم هەیە بۆی نەڵێن یعنی ئەم مۆزوعە پەیوەسە بەوە سپاسانەکەم. بەڵێ پەخش بە دەنگدانە بەڵێ هەتا باشە باشە بەڵێ ئێمە ناتوانین پەخشڕا بگرین هەتاوەکو دەنگدان نەکرێ. بەڵێ سەرکۆ داواکاریەکی هەیە بەڕێزان بۆ ئەوەی ئێمە بتوانین داواکاریەکەی جێبەجێ بکەینە بێت دوو کەس پشتیوانی بکە و بچێتە دەنگدان. بەڵێ بەڵێ تا ئەو کاتەی دەست بەجێ بەڵێ زیاتر لە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە تا ئەو کاتەی دەست بە جێبەجێکردنی بەنامەی کارەکرێ پەخش ڕابگرێ با دەست بەرزکاتەوە. بەڵێ 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 بۆ هەموو جارێ بەڵێ. بەڵێ 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 دەنگدانەکە بارەکەین لەسەرەوە. بەرەسەرۆکی پەرلەمان من ئاماژەم کردووە بۆ ئەمڕۆ بێت ینی بۆ داواکاریەکمە بێت ئەوە نییە کە بەردەوام بێت ڕۆژانی تر بۆی بە هەڵا نەڕۆین. بەڕێزان با ئەمە نەبێتە کێشە بەڕێزان بەڕێز بەڵێ بەڕێزە کاکسەرکۆ بۆم دانیشتە داوای کرۆ گەر بمانەیە بۆ هەموو دانیشتەکان بێ کاتێکی تر داوایەکەین هەر بەڕێزێک لەگەڵە بۆ ئەم دانیشتە با دەست بەرزکاتەوە. کاک هاوڕێ تۆ قسەمەکە لە شوێنی خۆت من تێدەگەم لە داواکاریەکەی و شەرحی داواکاریەکەی کاک هاوڕێ ئەڵێم کاکسەرکۆ بەس بۆ ئەم دانیشتە داوای کردووە بەس بۆ ئەم دانیشتە بەس بۆ ئەم داواکاری کە خۆمە ئێڵێم یعنی بەڵێ کێی لەگەڵە لەگەڵ نین لەگەڵی نین بەڵێ کێشەمان نیە. بەرەسەرۆکی پەرلەمان جەنابەت بەڕێسەرۆکی پەرلەمان من داواکاریەکەم لە بەڕێسان و لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و ئەندامانی بەڕێزی هەموو فراکسیۆنە جیاوازەکان هەیە کە بەڕاستی ئەم پەرلەمانە پەرلەمانێکی هەڵبژێراوی خەڵکەوە دامەزراوەیەکە کە لە ناو خەمی خەڵکەوە هاتووە دامەزراوەیەکە کە ڕاستەوخۆ وەکیلی خەڵکە یعنی و ئێمەشین ئەم پەرلەمانە بووە بەڕاستی کە توانوێتی متمانە بدات بە حکوومەت. بۆیە داواکارم لە بەڕێستان داواکارم لە ئەندامانی بەڕێز بەبێ مزایدەی سیاسی بەبێ ئەوەی کە هیچ بریندارکردنێکی تێدا بێ ئەم پەرلەمانە هەستێ بە ئەرکی گرنگی خۆی بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئیجبارکە کە لێبڕینی موچە نەبێنێ و زۆر سپاسانە. بەڵێ زۆر سپاس. ئێمە چاوەڕێی کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانەکەین کە مناقەشەی پرۆژە یاسای بودجە دەکرێت و ئومێدمان وایە ئەمڕۆ موافقەتی لەسەر بکرێ و بێتە پەرلەمانی کوردستان ئەو کاتە سەبارەت بە هەر بابەتێک قسەتان هەیە زۆر ئاسانە ئەتوانن تەرحیکەن ئەخرێتە بەردەمی لیژنەی مختص کردی بە مادەیەک و هێنایە دەنگدان ئەخرێتە دەنگدان دوجار دەنگدان بڕیارەدا چی بکرێ و چی نەکرێ. بەڵێ کاک عەلی حەمەد ساڵح. بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان بە پێی مادەی 16 خاڵ یەکەم دانان و ڕێخستنی بەرنامەی کار لە ئەستۆی جەنابتانە لێرەوە داواکارم لە جەنابتان زەمینەسازی و ئامادەکاری بکەن لەگەڵ حکوومەت و وەفدی دانووسان بۆ ئەوەی لە دانیشتنی ئایندا بەپێی ئەم مادەیە
خاڵێک جێگیر بکرێت بۆ یەک دراسەکردنی ئەو ڕێکەوتنەی کە لەگەڵ عێراقا هەیە چونکە من هەرچۆن دراسەم کردووە نەتیجەیەکی تر دەرەچێت لێرە نامەوێ باسی کەم ئایا ئەگەر ئەوەی لەگەڵ عێراقا اتفاقکەوە ڕۆژپارەنێ بەدیل چییە بۆ پاشەکەوتی موچە ئێمە ئەو ڕێکارە چاکسازیانەی کە حکوومەت قەراری بۆ دەرکرد لە 23ەوە بۆ خاڵی سنووری بۆ دۆسینەوت بۆ سیستەمی باج بۆ تەنفیز نەکردنی یاسای چاکسازی بەداخەوە تاوەکو ئێستا ئەمانە ئەتوانن ئەمانە بەکاربێنینەوە بۆ مراجعکردنی مەصارفی نەوت بۆ ئەوەی دۆخی پاشەکەوتی موچە لابرێ هیوادارم ئەم بابەتە بە گرنگیەوە وەرگرن بەشێکە لە خواستی خەڵکی کوردستان. بەڵێ زۆر سپاس. کاک نزار. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 56 قسە دەکەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ئێستادا ئێمە ڕوبەڕووی مەترسی وشکە ساڵی دەبینەوە بۆیە من لێرەوە بە نوێنەرایەتی جوتیارانی قەزای شەقڵاوە و دەشتی هەریر و باتاس ئەو مەترسیە ڕادەگەێنم کە ئێستا لەو سنوورەی من بە تایبەتی لە سنووری دەشتی هەریر و باتاس ئەوە تا سن و چیسەڵات تەواوی دەغڵ و دانەکان گەنم و جۆیەکەی وێران کردووە بۆیە لە ڕێگای جەنابتان داوا دەکەم کەوا جەنابتان یاداشتێکم ئاراستە ئێوە کردووە بەرزی بکەنەوە بۆ وەزارەتی کشت و کاڵ بەهانای ئەم جوتیارانەوە بێن. زۆر سوپاس. بەڵێ زۆر سپاس. ئەوەش نقطەی نظامی نەبوو بەڵام گرنگە چی بکەین. بەڕێزان ئێمە هەموو جارێک چەند بەڵێ بەڕێزان چەند کەس وەرگرین ئێمە چەند کەس وەرگرین. بەڵێ گوڵستان خان. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان داواکارین لە بەڕێستان ئەو دەسەڵاتی خۆتان بخەنەگەڕ بە پلان داڕشنێک بە بانگهێشتی وەزیرە بەڕێزەکانی سەرجەم وەزارەتە بەڕێزەکانی حکوومەت یاریێمی کوردستان بە پلانێک بێت لەم وەرزی بەهارەیەدا کە ئێمە بتوانین لەگەڵ سەرجەم ئەو وەزیرانەدا گفتوگۆ بکەین سەبارەت بۆ کێشە و گرفتانەی کە لە وەزارەکانیان هەیە و ئێمە لێرەوە پێشنیار ئەەکەین لە وەزیرە بەڕێزەکانی سەر بە لیستی بزوتنەوەی گۆڕانەوە دەست پێ بکەن. زۆر سپاسدانەکەین. بەڕێزان بۆ بانگێشتکردنی وەزیرێکی دیاریکرا و بۆ دانیشتەکانی پەرلەمانی کوردستان ئەبێ بابەتەکە دیاری بکرێ ناوی وەزیرەکە دیاری بکرێ هۆکاری بانگرتنەکەشی دیاری بکرێ. ئێمە ڕێزە داواکاریەکان نەگرین بە تەسەلسولێک بەڕێستان پێمان بڵێن لە کێوە دەست پێ بکەین بۆچی بێت بەسەر چاو. بەڵێ کاک تۆر شێرکۆ. بەناوی خی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان لەم پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانەیە لە هیچ شوێنەکانیە باس لەوە کات کە لە دەرگای دەرەوەی پەرلەمانەوە ڕێگری بکرێت لە پەرلەمانتار بێتە ناو پەرلەمان. پەرلەمانتارێک هەرچیەک بێ سلوک و تەسەڕوفی هەرچەندێ تێبینی لەسەر بێ بەڵام هێز نییە بتوانێت ڕێگری لێ بکات لە دەرگای دەرەوەی پەرلەمانەوە نەهێڵێ بێتە ناو پەرلەمان یا بچێ بۆ ژوورەکەی خۆی. بڕیاردراوە ڕێگری لێ بکرێت لە کۆبوونەوەی پەرلەمان یا لیژنەکان ئەویان مۆزوعێکی ترە بەڵام ناکرێت لە دەرگای دەرەوەی پەرلەمانە ڕێگری لێ بکرێت. جەنابەت بەدەسەڵاتی خۆت هەر ئێستا بە دەرگەوانەکانی دەرەوەی پەرلەمان بڵێ بارە لە پەرلەمان تار نەگرن بێتە ناو پەرلەمانەکەی خۆی کە پەرلەمانی گەلە. سپاس دەکەم. زۆر سپاس. بەڵێ بەدریە خان. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە وەک لیژنەی مافی مرۆڤ لەلایەن سەرۆکاتی پەرلەمانەوەیەکی چوار ڕاستپێرەیان بۆ سەردانیکردنی سزادراوانی بادینان. ئێمە لە ئەنجامی سەردانەکەدا ئەوانەمان بۆ دەرکەوت کە پێویستە هەندێک مافی یاسایی بۆ گیراوانی بادینان دەستەبەر بکرێ. بەداخەوە تا ئێستا سزادراوانی بادینان پارێزەرەکانیان نەبینی وە کە ئێمە لێرە وەگلیژنە داوا دەکەین کە مافێکی یاسایی خۆیانە پارێزەرەکانیان ببین و ئاگاداری لێکۆڵینەوەکانیان بن. یەکێکی تر لە داواکاریەکان کە مافی یاسایی خۆیانە. یەک پرسیار بەدرێخان ئێوە وەکو لیژنەی مافەکانی مرۆڤ سەردانتان کرد یاداشتێک وەکو لیژنەی مافەکانی مرۆڤ ئاراستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانەکەن سەبارەت بەوەی چیتان بینیوە و ئەتانەوێت چی بکرێ و زۆر سپاس. کاک مەمە اسکەندەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان من داوا لە جەنابتان دەکەم کە ڕێگە بەوە نەدەن نە لەلایەن جەنابتان و نە لەلایەن پەرلەمانتارە بەڕێزەکانەوە کە جارێکی تر ئەو دەستەواژەیە بەکار بێنن بڵێن گیراوەکانی بادینان. ئەمە گیراوانی سنووری پارێزگای دوهوکە و بە پێی یاسا حکمی ئەوانیان دەرچووە. داوا دەکەین ئەو ناوە چەندین جار داوامان کردووە ئەو ناوە بەکار نهێنێت. دوای ئەمە لیژنەکە سەردانی ئەوانیان کردووە لە نزیکەوە بینی و یۆنە یاداشتێک پێشکەشی جەنابتان دەکەین و تەواو. کاک مەم سپاس. سپاس. لە جیاتی بادینان ئێمە
هەڵەستخان لە شوێنی خۆتۆ قسە مەکە لە جیاتی بادینان ئێمەکەی پێویست بوو دهۆک بەکارەهێنین بەڵام ناتوانین وا لە ئەندامێکی پەرلەمان بکەین کە نەڵێ بادینان دەیڵێ و کاک ئەرشەد سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەرچەندە کاک سەرکۆ ئەو مۆزوعی باس کرد بەڵام منیش پێم باشە لەبەر بەرژەوەندی دانیشتنی پەرلەمان هەریس نەبێ میکانیزمێکدا بنرێ بۆ پەخشی ڕاستەوخۆ لە دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان و جەنابیشت لە بڕگەی دوو لە مادەی نۆی پەیڕەوی ناوخۆ سەلاحیەتت هەیە کە میکانیزمێکدا بنێ کە پەخشەکان ئاشکرا بێیان ئاشکرانە بێ هەریس نەبێ بەلای کەمی ئەو مزادانەی بە ناوی نقطەی نظامی وەردەگرێ پەخشەکە ڕابگیرێ و ئەو کارەی کە پەرلەمانە کە کاری پەرلەمانی و کاریاندا پەرلەمانە بە پێی پێڕە و پێی دراوە پێی بدێتن زۆر سپاس بیر لە میکانیزمێکەکەینەوە بڕگەیەکی تر جێبەجێەکەین و اینجا لە شوێنی خۆتانەوە قسەمە بڕگەیەکی تری بەرنامەی کار جێبەجێەکەین اینجا وەرتان دەگرین بەڵێ وەرتان دەگرین دڵنیا بن وەرتان دەگرم با بڕگەیەکی تری بەرنامەی کار جێبەجێک کاک دکتۆر بژار فەرموون کاک دڵنیاتانەکەم وەرتان دەگرم کاک کاوە وەرتان دەگرین بەسەر چاو کاک دکتۆر بژار دەست بە جێبەجێکردنی بڕگەی دۆمی وەرتان دەگرین هەندێکمان وەرگر بڕگەیەکمان جێبەجێ کرد هەندێکی تر بەڵێ کاک تۆر بەڵێ کاک تۆر بژار دەست بە جێبەجێ کرد وەرتان دەگرن دڵنیابە وەرتان بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی یەکەم پێشنیازە یاسای ڕێکخستنی ئامێرەکانی چاودێری لە هەرێمی کوردستان داش عێراقە ئەم پێشنیازە یاسایە پێک دێت لە 19 مادە لەگەڵ بەردەوام بە کاک تۆر ئەم پێشنیازە یاسایە پێک دێت لە 19 مادە لەگەڵ هۆیەکانی دەرچواندن و لەلایەن ژمارە یاسای ئەندامانی پەرلەمانەوە پێشکەشکەش کراوە و ئەمانە ناوەکانیانن یەک زیاد جەبار محەممەد دوو زانا مەلا خالد اسماعیل سێ بەهمەن کاک عەبدوڵڵا ئەحمەد چوار چیا حەمید شەریف پێنج لوقمان وەردی شەش ئەدریس اسماعیل عەبوش حەوت جەمال هەروتی هەشت حکمت محەممەد عەبوزێت نە فەیسەڵ عەباس ده راهی رهبر 11 هەژان حەسەن کوێستان 12 حەسیبە سعید ئیبراهیم گەردی 13 بژار کوچەر بەڕێز سەرۆکی پەرلەمان وەکو لیژنەی کاروبەری یاسایی داوا لە بەڕێزتان دەکەین ئەم پێشنیازە یاسایە ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکانی پەرلەمان بکەن بەڵێ ئەم پێشنیازە یاسایە ئاراستەی لیژنەی کاروباری یاسایی پەرلەمان و سەرجەم ئەندامانی پەرلەمانەکرێ ئەوەی دووەم بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی دووەم پێشنیازە بڕیاری ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی لە هەرێمی کوردستان داش عێراقە ئەم پێشنیازە بڕیارە پێک دێت لە سێ بەرگە لەگەڵ هۆیەکانی دەرچواندن و لەلایەن ژمارە یاسایی ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە و ئەمانە ناوەکانیان ئێک سەلما فاتح تۆفیق دو جەلال پەریشان سێ محسن دووسکی چار پێشەوە تاهر هەورامی پێنج ڕزگار عیسا سوار شەش من بورهان قانع حەوت ڕۆپاک ئەحمەد هەشت گولیزار ڕەشید سندی نە فەیسەڵ عەباس ده ئازاد کۆرەچی 11 بەدریە ئەسماعیل 12 حەسیبە سەعید گەردی 13 ئەدریس ئیسماعیل عەبوش 14 دکتۆرە گەڵاوێش عوبەید 15 سەرکۆ ئازاد گەڵالی 16 شنو عەشقی 17 جەمال حەوێس 18 هەورێ مەلا ستار 19 لوقمان وەردی 20 هێرش فەقی حەسەن 21 گۆڕان عەمەر عەلی 22 هیڤیدار ئەحمەد سەلمان 23 دکتۆر زێدان برادوستی 24 ڕۆژان محەممەد کەریم 25 ڕاهی ڕاهبەر 26 هەژان حەسەن کوێستان 27 ئیمداد سەباح 28 عوثمان محەممەد کەریم 29 مەلا ناسر 30 بژار کوچەر بەڕێز سەرۆکی پەرلەمان وەکو لیژنەی کاروباری یاسایی داوا لە بەرزتان دەکەین ئەم پێشنیازە بڕیارە ئاراستەی لیژنەی پەیوەندیدارەکانی پەرلەمان بکەن ئەو پێشنیازە بڕیارە
ئاراستەی لیژنەی ڕۆشنبیری لیژنەی یاسایی سەرجەم ئەندامانی پەرلەمانەکرێ. بەڵێ کاک سیپان. بەڕێز سەرۆکە پەرلەمانی مدوێت ئاماژە بە مادە 57 بدەم بەوێ بڕیارە نەیاساییە جەنابێ سەرۆکە پەرلەمانی لە دەربارەی سەرۆکێ فراکسیۆنە نەوەیونیە دکتۆر کازمی دای بڕیارێک و هیچ معیارێکی یاسایی هیچ معیارێکی قانونی بخۆبە نەیتە دەمێکیدا جەنابێتە بەرپرسا یەکەمە لە یاسادانا لڤی وڵاتی گۆری مادە 57 هەموو دەسەڵاتن سەرۆکە پەرلەمانی دیاریکرینە ئایا لەوێرە دەپرسم بۆچی بچ مادە سەرۆکێ فراکسیۆنە نەوەیونیە هاتە دیرەخستن ژۆرنوشتنێت پەرلەمانی کوردستانێ ئەرێ بۆچی جەنابێ سەرۆکە پەرلەمانی جورعەتاوێ چەندێ نەکرد دەماڵ ناوە هوڵە پەرلەمانی کوردستانێ هێرش لەسەر مە هاتیەکردن و بریندار کرین سەرۆکاتیا پەرلەمانی کوردستانی جورعەتاوێ چەندێ نەکرد دیفچونە سەروی بابەتی بکات و ئیجراعاتە وەرگریتن دناوە جەرگێ هەولێرەدا هێرش لەسەر کاوە عەبدولقادر هاتەکردن وای چه ئیجراعات نەوەرگتن دناوە باژارە دهۆکێدا ژلای هێزن ئەولەهیەوە هێرش لەسەر مەهاتەکردن کا ئیجراعاتتوە ئەگەر ئەوە بریارەکە حزبی نەبیتن ئایا کەی ئەوە بریارەکە یاسایە هیوی خازم وەڵامەکە دروست بدێت چونکی بە هیچ ڕەنگێکی ناهێتە قەبیلکردن بتنێ ئەف چەندە بەرامبەر لایەنێن ئۆپۆزیسیۆن بهێتەکردن چونکی باندوریە حزبی لەسەر بریارەتوە یا دیار و بەرچاوە زۆر سپاس. زۆر سپاس. بڕیاری ژمارە 2 ساڵی 2021 بڕیاری سەرۆکی پەرلەمان نییە. بڕیاری پەرلەمانی کوردستانە بەدەنگی 73 ئەندامی پەرلەمان وەرگیراوە. سەرۆک پرسیارە نەکردووە؟ پرسیارتان نەکردووە؟ نابێت چاوەڕێی جوابەکە بکەن؟ ئوسوڵی قسەکردن و جوابدانەوە بەو شێوەیە نییە؟ ئەوەی پرسیارەکە ئەبێ چاوەڕێی جواب بکە. بۆی بۆتان شەرحکەم کە ئێمە چیمان کردووە. بڕیاری پەرلەمانی کوردستانە. سەرۆکی پەرلەمانی کوردستان یەک ئەندامە لە ناو پەرلەمانی کوردستانە. ئێستا ژەیڵێمەوە هەر شتێ بەرامبەر بە شەخصی خۆم بێ من لێ بوردم. با قسە مەجالە دێ؟ کچی ڕۆڵە گیان ئەبێ جۆ بگری تا خەڵک قسەی خۆی تەواوەکە. بزا من چەند بە تەحەمل گوێ لە ئێواگرم سەبرت هەبێ. ئەو بڕیارە دراوە بڕیاری پەرلەمانی کوردستانە. لە ناو مادەی 57 باسی دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان دەکا بۆ زەبتکردنی دانیشتن. سەرۆکی پەرلەمان نەک پەرلەمان. ئێمە فەراغێکمان هەیە لە ناو پەیڕەوی ناوخۆ. کاک سیپان ئێمە زۆر ڕێزی ئێوە دەگرین. هیوادارم ئێوە جوابن. سەرۆکی پەرلەمان ژنێکی بێجورئەت نییە ئەوە لە پرۆتۆکۆڵە سڕێتەوە سەبارەت بەوەی کە بەڕێستان لێرە شەڕتان کردووە ئەڵێن لێمان دراوە ئایا بە هەمان شێوەی کە ئەو بەڕێزانە ئیلحاحیان کرد لەسەرەوەی کە کاکتۆر کازمە بێ ئیجرائی بەرامبەر بکرێ ئێوە داوای ئیجراءێکی فەرمیتان کرد یان یەکسەر ڕۆشتنە دەرەوە یەکسەر ڕۆشتنە دەرەوە بەڕێزان بۆ ئەوەی بەڕێزان بۆ ئەوەی شتێک ببێ بە قەراری پەرلەمانی ئەبێ بایی ئەوە دەنگت هەبێ لۆبیت کردبێ قەناعەتت بە خەڵک کردبێ کە دەنگ بێنێ و داواشە کردبێ. کاک دکتۆر کازم برایەکی عەزیزی ئێمەیە داوای لێبوردنەکە دێتەوە دانیشێ لەسەر سەرمانی داهانی داوای لێبوردن ناکە ئەبێ قەراری ژمارە 2 ساڵی 2021 بە دەنگدانی ئەندامانی پەرلەمان هەڵبۆشێتەوە. لۆبی بکەن لە ناو ڕەفیقەکانتانە داوا لە سەرۆکایەتی بکەن بڕیارەکە هەڵبۆشێتەوە ئەی خەینە دەنگدان هەڵوەشایەوە داوای لێبوردنیش نەکات دێدانیشێ. ئەگینا ئێستا نە سەرۆکی پەرلەمان نە سەرۆکایەتی پەرلەمان نەف گەورەترین فراکسیۆنی پەرلەمانیش ناتوانێت جارێکی تر ڕێگە بدا کاکتۆر کازم بێت دابنیشێ هەتا ئەو بڕیارە پەرلەمانی هەڵنەوەشێتەوە. من جورئەتم هەیە داواش لێ یەکەم ئاماژە بە بادەی 57 ڕێزی خۆت بگری داوات مژدەخان حەز ناکەم بتکەمە دەرەوە بەسە بەس تەوا ئەو بابەت بەڵێ دکتۆرە شایان بەڵێ دکتۆرە شایان فەرموو بەسەر چاو بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح
بەڕێزان ئێمە یاداشتێکمانۆکو فراکسیۆنی گۆڕان پێشکەشی سەرۆکایەتی کردبوو بۆ بینینی بەڕێزان دەستگیرکراوانی پارێزگای دهۆک و هەولێر. ئایا وەڵامی بەڕێستان چی بوو بۆ ئەو یاداشتە؟ ئێمە لیژنەمان نردبوو سەرۆکی فراکسیۆنی گۆڕانیش ئەندامێکی لیژنەکەی و لە سەردانەکە لەگەڵیان بوو. بەڵێ سەرۆکی فراکسیۆنی گۆڕان گوڵستان خان ئەندامی لیژنەی مافەکانی مرۆڤە لەگەڵ بەڕێز سەرۆکی لیژنەی کۆمەڵایەتی و مافەکانی مرۆڤ پێکەوە ڕۆشتون و بێگومان گوڵستان خان و هەر ئەندامێکی فراکسیۆنی گۆڕان نوێنەرایەتی کۆی فراکسیۆنی گۆڕانەکە. کاگیاسی یاسین خدر بەڕێز سەرۆکی پەرلەمان لەوانەیە نوکتەی نیزامی نەبی بەڵام کارەساتەکە زۆر گەورەیە دەمەوێت بە جەنابتیانی ڕابگەێنم. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر بەحری ڕانیە هەتا دەگاتە بن وردوگای ڕانیە هەموو زەوی کوشت و کاڵە و هەموو داگیر کرا. لە ناو شاری ڕانیە هەرچی زەوی ڕوکن هەیە داگیر کرا. کێوەڕەشی ڕانیە ئێستا پێتان بڵێن پێتان سەیدێ هەر هەمووی فرۆشاوە و کەس لێ ناپێچێتەوە. ئێستا بەوەی نەوەستاون هەرچی بینایی قوتابخانەکان هەیە ڤەیتەری ڕانیە هەیە بەلەدەی ڕانیە هەیە باشە سێ قوتابخانە لە ڕانی هەیە دەیانەوێت دەستی بەسەردا بگرن بۆیە داوا لە بەڕێستان دەکەم لوژنەیەک لە پەروەردا لە کشت و کاڵ لە شارەوانی ڕانیە لە شارەوانی سەردانی دەڤەرەکەمان بکەن بەڕاستی ئەو دەڤەرە هیچی نەماوە لەگەڵ ڕێزم سوپاس. زۆر سپاس بەڕێزت بەنووسراو یاداشتێک بدەرە دەستەی سەرۆکایەتی باسی ئەو دۆخانە بکە ناوچەکان تەحدید بکە داوای دروستکردنی لیژنەیەک بکە ئێمە بدراسی دەکەین. بەڵێ بەڕێزان بڕگەی سێمی بەرنامەی کار داوا لە سەرۆکایەتی لیژنەی وزاکەین تا ئەوان ئەفەرموندێنە ئێرە ئەندامانی لیژنەی قانونی ئەگەر هەندێکتان ئەتوانن بڕۆن هەندێکتان بۆ ئەوی سەرۆکایەتی لیژنەی وزە بێنە ئێرە. کاک سەروان بەڵێ. بە ناوی خودای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 56 بەڵێ کاک سەروان فەرموون بە پێی مادەی 56 بەرگەی یەکەم کەس ئاگای لێم نییە چی قسە بکەم. هەندێکی تریش دەتوانن بێن ئەگەر وابێ. لیژنەی وزە باە کەسی تریش بابێ. گوڵیزار خان ئەکی تری لێیە لە لیژنەی وزە کێی تر هەیە فەرموو. یەک کەسی تریش با لە لیژنەی قانونی بێتەوە. وەرە فەرموو ڕۆژە بەسەر دەی قسەی خۆت بکە قسەی خۆت بکە کاکە. دیارە دەمەوێت لەسەر ئەو بڕیارەی پەرلەمانی کوردستان لە هەفتەی ڕابردوو قسە بکەم. بەڵێ ئاڕاست بەڵێ کاک سەروان باتەوە بێ دوایی کاکاوە وەرەگرین. کاک سەروان فەرموو. بە ناوی خودای گەورە و میهرەبان بە پێی مادەی 56 بەرگەی یەکەم قسە دەکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان. ئێمە نووسراوێکمان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کردبوو بەڕێز سەرۆکی پەرلەمان نووسراوێکمان ئاراستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کردبوو سەبارەت بە دەوامی زۆری پێشمەرگە. ئێوەش وەکو سەرۆکایەتی نووسراوێکتان ئاراستەی وەزارەتی موختەس کردبوو بەڵام تاکو ئێستا وەڵاممان نەدراوەتەوە بەڕاستی یعنی بەداخەوە بۆچی وا لێ بکرێت دیسانیش دەڵێم لە جەلسەی تر لە کۆبوونەوەی دانیشتنی پەرلەمانی تر تا ئێستا دوو پێشمەرگە لەگەڵ ئافرەتەکانیان خێزانیان جیابوونەتەوە یعنی بۆ هۆکار بین بۆ جیابوونەوەی ئەو پێشمەرگانە دەوام ئێمە نردومانە بۆ وەزارەتی دەزانم نردوتانە بەڵام وەڵام نادرێتەوە ینی بۆچی وەزارەتەکان بە مانگ و دوو مانگ و سێ مانگ وەڵامی پەرلەمان نەدەنەوە خەتای ئێمەیە خۆمان لە ئەوان بێدەنگ کردووە بەڕاستی
یعنی ئەوان هەڵبژێردراوی ئێمە ئەوانمان هەڵبژاردووە بۆ وەڵامی ئێمە نادەنەوە هەندێک وەڵام دەدەن و هەندێک تاخیر دەبن و هەمویان وەڵام نادەنەوە وایە من پێت دەڵێم سکرتێری وەزیرەکانیش وەڵامی تەلەفۆنیش نادەنەوە نەک نووسراوە بەڵێ کاکاو سپاس کاک سەروان بەڵێ سەبارەت بەو بڕیارەی کە لەسەر بەڕێز دکتۆر کازم سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ دەرکراوە ئێمە وەک فراکسیۆنی نوێ ڕای دەگەێنین کە ئەم بڕیارە بە تەواوی نایاساییە لەبەرەوەی لە ئێمە کار بە شتێکەکەین ئەویش پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە پەرلەمان چ سەرۆکایەتی بێت پەرلەمانتار بێ بۆی نییە لەم پەیڕەوە دەربچێ بەپێی سەلاحیاتەکانی سەرۆکایەتی چ لە مادەی 16 چ لە مادەی 18 چ لە مادەی 57 کە خۆت باست کردووە لە هیچ شوێنێک ئاماژە بەوە نەدراوە کە پەرلەمانتار بێبەش بکرێ و ڕێگە نەدرێت چەندین دانیشتن بێتە هۆڵی پەرلەمان لە تەنانەت لە مادەی 57ش کە باسەکە تەنها لەو دانیشتنەی کە پشێوی تێدا دروستە بێ سەرۆکی پەرلەمان بۆی هەیە لەم دانیشتنە پەرلەمانتار نەهێڵێ بڕواتە پێی بڵێ دەرەوە نەک لە دانیشتنەکانی داهات بۆیە ئەم بڕیارە بەڕاستی بڕیارێکی نایاساییەوە ئێمە تاکید دەکەینەوە کە پەرلەمان مڵکی هیچ حزب و هێزی و لایەنێکی سیاسی نییە مڵکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە نابێ هیچ هێزێکی سیاسی ئیرادەی خۆی فەرز بکات بەسەر پەرلەمانی کوردستان و تاکید لەواکەینەوە ئەو ڕەفتارەی دکتۆر کازم کردی جۆرێکە لە نەڕەزایی دەربڕین کە لە هەموو پەرلەماناتی دنیا هەیە شەڕەبۆکس هەیە دەبەهاوێشتن هەیە پێراوڕاوەشاندن هەیە ئەنواع جۆری ناڕەزایی دەربڕین هەیە ئەمەش جۆرێکە لە ناڕەزایی دەربڕین و ئەگەر تەنها ئێمە بە قەناعەتیش باوەڕمان بە دیموکراسیە بێ لە هەرێمی کوردستان دەبێ ئەو شێوازە قبول بکەین بەڕاستی و بۆیە جارێکیش تاکید دەکەمەوە کە پێویستە ئەو بڕیارێکە لەسەر دکتۆر کازمە هەڵبۆشێتەوە و ئیلغا بکرێتەوە و دکتۆر کازم مافی ئەوەی هەبێ بەشداری پێ بکرێت چکە بەداخەوە لێرە بڕیار تەنها لەسەر ئەوە درا دکتۆر کازم بەشداری دانیشتەکانی پەرلەمان نەکە بەڵام ئێستا لە دەرگای دەرەوە ڕێگا نادرێت دکتۆر کازم بێتە ناو پەرلەمانی کوردستان کە ئەمە ئەو پەڕی پێشێرکردنی یاسایە یعنی ئەگەر پەرلەمان یاسا پێشێر بکە ئێمە چۆن ڕوومان بێ بڵێن یاسا لە بەڵێ سپاس کاکاوە گیان زۆر سپاس ڕاستەکەی هەمومان بە گوێرەی ئەم پەیڕەوە مافمان هەیە حەقمان هەیە بەڵام لە چ مادەیەکی ئەم پەیڕەوە هاتووە ئەندامی پەرلەمان پیاڵا و بگرێتە پەرلەمان لە چ مادەیەکی ئەم پەیڕەوە هاتووە ئەندامی پەرلەمان جۆرێکە لە نەڕەزایی دەربڕین هیچ ینی جۆرێکە تەواو بەڕێزان بەڵێ مامۆستا بووبەکر وەرەگرین سەبرتان مامۆستا بەسەر چاو وەریانەگرم بەسەر هەمویان وەرەگرم بەڵێ فەرمو مامۆستا بووبەکر ئێمە بایکۆتی ئەم جەلسەیە دەکەین چکە لە دانیشتێک دانانیشین چاوی منن چاوی منن ئێوە سەرچاو بەڕێ سەرۆکی من ئاماژە بە چوار خاڵت دەم هیوادارم لە کاتم دێتێ یەکەم بە پێی مادەی 98 لە پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە هەر سێ فەقەرەکە باسی بودجاکە کە لە مانجی دا ئەبێ بێ و لە مانجی نیسان نابێ ژمێرەی کۆتایی بێ و لە بەرگەی سێمە ئەگەر لەو دووادەیان نەهات سەرۆکایەتی پەرلەمان داوە لە وەزیری دارایی بکە ڕوونکردنەوەدا بۆ نەهاتووە ینی بودجا ینی هیچ پاسایەک نەماوە بۆ دواکەوتنی خاڵی دووەم بە پێی مادەی 48 ئێمە دوێنێ یاداشتێکماندا بۆ بابەتی لێبڕینی موچە هیچ بابەتێک لە ئێستاە دوای بەرزبوونەوەی نرخی نەوت و پەسەندکردنی بودجەی حکوومەتی ئیتیحادی لە هەمووش خۆیان کرد بە خاوەنی ئەو دەستکەوتەوە و زۆری ستایش کرا و بە دەستکەوت لە قەڵەمدرا لەبەرەوە کاتیەوە هاتۆ دوای 8 ساڵ بودجە بێتە پەرلەمانی کوردستان و کۆتایی بە لێبڕینی موچە و خۆگونجاندن بهێنرێ خاڵی سێهەم من بەڕاستی ئەمڕۆ ئەم شەو دیراسەیەکی زۆربەی پەرلەمانەکانی دنیام کرد ئەوانەی ئەو جۆرە شەڕێت تیا ڕوئەدا لە هیچ شوێنێکی دنیاە نییە پەرلەمانتار داوای لێبوردن کرا و ببەسرێتەوە بە کۆمەڵە تەنانەت دانیشتنی لیژنەکانی پەرلەمانی شەوکە ئێوە مەحرومتان کردووە بۆیە ئەمە تەنها بۆ ئەو جەلسەیە من بەشەکەی خۆم لەگەڵ ئەو شێوازەی دکتۆر کازم نیم بە هیچ شێوەیەک بەڵام ئەمەش ناحەقیە نایاساییە
ئەو بڕیاری کە دەرچووە مەحرومکردنی جەلەسەکانی پەرلەمان مادەی 111 لە پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بەڕێز سەرۆکی پەرلەمان 2 ساڵ و نیومان لەم خولە تێپەڕاندووە بەداخەوە ئێوە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کە زەمانەتی کاری ئۆپۆزسیۆنی لە پێڕەوا دیاری کراوە هیچ پرۆژەیەکی ئۆپۆزسیۆنتان تێ نەپەڕاندووە هیچ یاداشتێکی ئۆپۆزسیۆنتان تێ نەپەڕاندووە لە کاتێکا لە پەرلەمانە زیندوەکانی دنیا ئۆپۆزسیۆن لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان نوێنەری هەیە ئۆپۆزسیۆن لە لیژنە هەستیارەکانی پەرلەمان سەرۆکایەتیان ئەدرێتێ ئێوە لە زۆرێک لە لیژنەکان مەحروممانەکەن و هیچ یاداشتێکی ئۆپۆزسیۆن هیچ پێشنیازێکی یاسای ئۆپۆزسیۆن و بڕیارێکی ئۆپۆزسیۆن لەم 2 ساڵ و نیوەیە کاری لەسەر نەکردەوە زۆر سپاس قسەکانی مامۆستا پەیڕەوین ئەبێ یەکێک جوابیان بدەمەوە ئێمە بە پێی مادەی 98 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە دەستەی سەرۆکایەتی واجبەکەی خۆمانمان جێبەجێ کردووە نووسراومان ناردووە بۆ ئەنجومەنی وەزیران بۆ وەزارەتی دارایی داوای ژمێرەی کۆتاییمان لێکردوون داوای پرۆژەی بودجەشمان لێکردوون یعنی نووسراوی خۆمانمان زۆر دەمێکە ناردووە سەبارەت بە یاداشتەکەی دوێنێتان بە ڕێزان ئەندامانی پەرلەمان نووسراوە بە گوێرەی مادەی 66 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داوا دەکەن پێش 24 سەعات بخرێتە ناو بەرنامەی کار کە ئەوە مادەی 66 تان بۆ خوێنمەوە بڕگەی یەکەم بەڕێستان و تووتانە دە ئەندام دەتوانن داوایەک پێشکەشی دەستەی سەرۆکایەتی بکەن بۆ ئەوەی بابەتێکی گشتی بخرێتە ڕوو بۆ گفتوگۆ لە نێوان پەرلەمان و حکوومەت بۆ بەدیهێنانی بەرژەوەندی گشتی سێهەم بڕگە دەستەی سەرۆکایەتی دەبێ لە ماوەیەکە لە 14 ڕۆژ تێپەڕنەکە نەک 24 سەعات وادەی ئەو دانیشتە دیاری بکات بڕگەی شەشەم ئەڵێ حکوومەت دەتوانێت داوای دواخستنی ئەو دانیشتە بکە بۆ ماوەیە کە لە 7 ڕۆژ زیاتر نەبێ و بەهامانگی لەگەڵ دەستەی سەرۆکایەتی ڕۆژێکی تر دیاریەکە بابەتی لێبڕینی موچە هەر قسەیەکی لەسەر بکەین بەبێ ئامادەبوونی حکوومەتی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی بەبێ ئامادەبوونی وەزیری دارایی کە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بە بڕیاری ڕاگەیەنراوی ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی لێبڕینی موچە و گونجاندنی داهات لەگەڵ موچە دراوە بە بەڕێزیان مناقەشەیە کە بەتەنها لە نێوان خۆمانە لەناو ئەم پەیڕەوە چی وەختێک تەحدید کرابێ ئێمە مامەڵە لەگەڵەواکەین بەڕێزان لە لیژنەی دارایی بەڕێز کاک زیاد سەبارەت بە بابەتی دانوستانەکان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدراڵی شێوازی ڕێکەوتنەکە زیان و قازانجی بۆ هەرێمی کوردستان بابەتی لێبڕینی موچە لیژنەی دارایی یاداشتێکیان داوە بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئێمەش بەلامانەوە گرنگە کە بزانین حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای ڕێکەوتنی لەگەڵ حکوومەتی فدراڵی لە دوای بەرزبوونەوەی نرخی نەوت لە دوای بەرزبوونەوەی نرخی دۆلار چۆنی مامەڵە لەگەڵ ئەم دۆخانەکە وە چۆن خۆیە گونجێنێ بۆ ئەوەی کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکە ئەوە بۆ هەمومان گرنگە بەڵام دانیشتنێکی بەرهەمدار گرنگە کە لانی کەم وەزیرە تایبەتمەندەکان تیای ئامادە بن و دیراسەمان کردبێ و ئەوە خەمی دەستەی سەرۆکایەتیە بێ بەڵێ کاک ڕێبوار فەرموون بەڵێ بەڕێز بەڵێ بەسەر چاو بە ناوی خوای گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سانەزان لە ماوەی ڕابردوو بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بڕیارێکی بۆ تەشکیلکردنی لیژنەیەک لە وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناوخۆ بۆ بەدادچوون بۆ خاڵە سنووریەکان و ئەو گەندەلیانەی لە خاڵە سنووریەکانێک کە پێم وایە بڕیارێکی زۆر استراتیژی و گرنگە بە تایبەتی بۆ دۆخی ئێستای دارایی من دەپرسم پەرلەمانی کوردستان تاوەکو ئێستا بۆچی بە دوواداچوونی بۆ تەفعیل نەکردنی ئەم بڕیارە نەدا کە پێم وایە ئەگەر ئەو بڕیارە تەفعیل بکرێم لیژنەیە پێک بێ سەردانێم خاڵە سنووریانە بکە داهاتێکی باشە گەڕێتەوە حکوومەت چونکە وەکو وایە وەکو پێ راپۆرتەکان گەندەلێکی ئەوتۆ هەیە لە خاڵە سنووریانە پێگەبێن حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانانی بەبێ لێبڕین ئەگەر بێتەوە داتە بەڵێ لیژنەی دارایی سەردانی خاڵە سنووریەکانی کردووە من مەبەستمەوەیە لیژنەی دارایی تەکلیفکەن بۆ ئەوەی کە هۆکارەکان بزانرێ بۆچی ئەم لیژنەی تاوەکو ئێستا تەفعیل نەکراوە بەڵێ زۆر سپاس جگە لەوەی ڕێگادین بە لیژنەی دارایی ڕوونکردنەوە لەسەر و بابەتە بدا چکە بابەتێکی زۆر گرنگە ئەتوانین نووسراوەکانی سەرۆکایەتیشتان بدەینێ کە بۆ بەدواداچوون بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارانە ئاراستەی ئەنجومەنی وەزیران کراوە بەڵێ کاک زیاد ئەو بابەتە گرنگە بۆی بزانین لیژنەی دارایی قسەیان چییە بەناوی خوای گەورە بەڕە سەرۆکی پەرلەمان دیارە سەبارەت بەو بابەتانی کە ئێستا گرنگن کە جێی خواست و باسی
خەڵکی کوردستانن لە بابەتی موچە لە بابەتی ڕێکەوتنمان لەگەڵ ناوەند و مەسلەی هاتنی بودجە کەمانە کۆمەڵە بابەتی گرنگ ئێمە لە لیژنەی دارایی بەوردی مناقشەی ئەمانەمان کردووە و یاداشتێکمان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان کە داوامان کردووە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان بێتە ئێرە ڕوونکردنەوەمان بداتێ یەکەم لەسەر چۆنێتی ڕێکەوتنەکە لەگەڵ ناوەند و هەروەها کاتی ناردنی پرۆژەی بودجە بۆ پەرلەمانی کوردستان کە بەلامانەوە گرنگە و لیژنەی دارایی ئێستا لە ئامادە باشیان بۆی کە پرۆژەکە بگات هێرەوە بۆی بەباشی تێپەڕێ سێم مەسلەی لێبڕینی موچە کە زۆر بە وردی قسەی لەسەر کراوە بۆیە چاوەڕوانەکەین بە تایبەتی وەزیری دارایی بێنە پەرلەمانی کوردستان و لێرە ڕوونکردنەوەمان بدەنێ بۆمان باسکەن سەبارەت بە خاڵە سنوورەکان ئێمە لە وەختی خۆیان سەردانی خاڵە سنوورەکانمان کردووە راپۆرتێکی تێر و تەسەر لەسەر بارودۆخی دارایی لە هەرێمی کوردستان لێرە لە پەرلەمانی کوردستان خوێنرایەوە بۆ زیرە تایبەتمەندەکان لێرە بوون و ئەوە چەند راپۆرتێکی کە ژەرەوە تەناوە نەبوو دوایە راپۆرتێکی تر کە تایبەت بوو بە خاڵە سنوورەکان نردومان تەنجمەنی وەزیران چاوەڕێی وەڵامین بە تایبەتی ئەو ڕاستپاردانەی کە پێشنیارمان کردووە پێشنیار و ڕاستپاردانەی کە بۆ چارەسەرکردنی کێشەی خاڵە سنوورەکان زۆر سپاس. زۆر سپاس کاک جینان فەرم ئێستەوەری وەرتان دەگرم بەڕێز بەرێ سەرۆکی پەرلەمان هەرچەندەش نقطەی نظامی ژنیا هەمومان دەزانین لە ڕۆژی 2/4 دکتۆر سایر عەبدولەحەد وەغەستین ئەمری خوای کرد بە نەخۆشی کۆرۆنا ڕەحمەتی دەوا دەکەم وەک ڕێز لێنانێک 1 دقە ڕابۆستین بۆ ڕوحی پاکی دکتۆر سایر لە ئەندام پەرلەمانەکان. دەستەی سەرۆکایەتی پێشتر پەرلەمانتار بووە بەڕێزان دەستەی سەرۆکایەتی بە دیاریکراوی یعنی پرسەنامەمان بۆ ناردووە و نەبووە بە عادەت کە ئێمە لە ناو پەرلەمانی کوردستان بۆ ئەو بابەتانە دەقیقەیەک بۆستین و عادەتەن لە سەرەتای دانیشتن بێ ئەوە باشترە ڕۆحی شاد بێ کاک جینان ڕۆحی شاد بێ ئێمە یعنی پەرلەمانتارانێکی بەڕێزی زۆر وەفاتیان کردووە لەوەتەی کە ئەم دەورەیە هەیە بۆ هەموو پرسەنامە و هاوخەمیمان بۆ ناردوون و بە ناوی هەموو پەرلەمانی کوردستانەوە بەڵێ کاک ڕۆمیۆ وەرتان دەگرم. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕۆژی یەکشەمەی ڕابردوو 4 نیسان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکان کۆبوونەوەیەکی زۆر گرنگیان گرێدا بوو بەداخەوە ئێمە 4 فراکسیۆنی پێکاتەیەکی ئەساسی لەم پەرلەمانە ئامادە نەبوو نازانین ئایا سەرۆکایەتی پەرلەمان نەیزانی بۆ ئەو ڕۆژە ڕۆژی یەکەمی جەژنی قیامەی مەسیحیەکانە ئەگەر نەیزانی بێ بەڕاستی حتمیەت و زەرورەتی بە پشوکردنی ئەو ڕۆژە بە فەرمی پێمان دەڵێ بۆ ئەوەی داوا بکەین بۆ ئەوەی ڕۆژێکی وەکو پشوویەکی فەرمی بێ لە هەرێمی کوردستان نەک تەنها بۆ مەسیحیەکان بەڵام بۆ هەموو خەڵکی کوردستان دوام ئەگەر زانی بێتەن و ئەو مەڕۆ ناو ئەگەرەوە با جواب بدەینەوە بەڵێ زانی بوومان بەدەلی دواتر کەس نەهات ینی ئێمە 4 فراکسیۆنی بەشدار نەبووین نازانین لە گرنگی